لەگەڵەوەدا کە هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئێران ڕاگیراونەوە هەوڵەکان بۆ وەستاندنی جەنگ لە ناوچەکە بەردەوامان، بەڵام لە نیوەڕۆی ئەمڕۆوە ئێران دووبارە دەستی بە هێرشکردنە سەر هەرێمی کوردستان کردوێتەوە. لە ماوەی چەند کاتژمێری ڕابردوودا چەندین هێرش بە شێوەی زەنجیرەیی ئاراستەی چەندین ناوچەی هەرێمی کوردستان کراوە. بۆ زانیاری زیاتر دەچینە لای پەیامنێر سنوور کەریم لە سلێمانیەوە. سنوور، ئەو کاتت باش، زانیاری نوێ لەبارەی ئەم هێرشانە چین؟ هێرشەکان بۆ سەر کام ناوچە ئەنجام دراون و زیانەکان تا چەند جددی و ڕەشد بوون؟ بەڵێ بەفراوام کاتتان باش. وا دیارە ئەمڕۆ هەرێمی کوردستان زنجیرەیەک هێرشی لەلایەن ئێرانەوە کرایە سەر. یەکەم هێرش کە لە ماوەی کەمتر لە 2 کاتژمێردا 7 هێرش کرایە سەر سنووری هەولێر و کۆیە. یەکەم هێرش کاتژمێر 12 و 20 دقە بوو بە دیاریکراوی کە بە 3 درۆن هێرش کرایە سەر چیای هەیبە سوڵتان. من دوای هێرشەکە ڕاستەوخۆ قسەم لەگەڵ بەرپرسانی دیموکراتی حزبی دیموکراتی کوردستانی ئێران کرد کە بارەگاکانیان لە کۆیە. وا دیارەوان ئاماژەیان باوە کرد کە هێرش نەکراوەتە سەر بارەگاکانی ئەوان، هێرش کراوەتە سەر چیاکە کە هیچ بارەگایەکی ئەوانی لێ نییە. بەو هێرشەکەەوە هیچ واتە کەسێک گزیانی گیانی نەبووە، بەڵام بە دڵنیاییەوە بەشێکی زۆری چیاکە ئاگری گرت بوو و زەرەر و زیانی ژینگەیی بە ناوچەکە گەیاندووە. دوای کەمتر لە کاتژمێرێک بەفراو بە دیاریکراوی کاتژمێر 1 و نزیکەی 40 بۆ 42 دقە جارێکی تر یعنی ئێران لە ڕێگەی هێرشی درۆنیەوە هێرشی کردە سەر ناوچەی کۆیە، ناوچەی دێگەڵا و دواتریش هەولێر. واتە 3 ناوچەی جیاواز ئەمڕۆ بەر هێرشی درۆنی ئێران کەوتووە، کۆیە و هەولێر و ناوچەی دێگەڵا. دیارە هێرشەکەی دێگەڵە و هەولێریش هەردووکیان بۆ سەر سوپای پاک بووە، پارتی واتە پارتی ئازادی کوردستان کە بارەگای پاکشار لە سنووری دێگەڵا لێ بارەگایەکی هەیە بە ناوی بارەگای پاکشار و دواتریش لە ناوچەی دارەشەکران لە نزیک هەولێر هێرشی کردە سەر بارەگایەکی تریان بە ناوی چەمشار. بەڵام بەهۆی هێرشەکانەوە دیارۆک و باسم کرد هیچ زیانێکی گیانی نەبووە، بەڵام زیانی مادی زۆری بە ناوچەکان گەیاندووە. باشە سنوور، نەک زانیاری هەن لەسەر ئێریشن لە ناو هەندێ ئیرانیەوەی کۆلوور هاتن ئەنجامدان، یعنی حزبێن ڕۆژهەڵات سەرڤەیەکێ چت بێژن؟ سیروان، دەستگابەر فەرمیەکانی هەرێمی کوردستان تا ئێستا هیچ ڕوونکردنەوەی یاخود بەیاننامەیەکیان سەبارەت بە هێرشەکانی ئەمڕۆ بڵاو نەکردوێتەوە، لەگەڵەوەی کە کەمتر لە ماوەی وەکو باسم کرد لە کەمتر لە 2 کاتژمێر 7 هێرشی جۆراوجۆر کراونەتە سەر ناوچە جیاوازەکان. بەڵام قسەم لەگەڵ بەرپرسانی حیزبەکان کرد، ئەوان دەڵێن جگە لە هێرشەکانی پاک کە لە ڕێگەی 4 درۆنەوە بووە، دوانیان بۆ پاکشار و دوانەکەی تریش لە سنووری هەولێر، یعنی 4 هێرش کراوەتە سەریان. ئەوان دەڵێن کە خۆشبەختانە، یعنی ئەمە قسەی ئەوانە، ئێمە لەبەرەوەی کە مەترسی بەردەوام لەلایەن ئێران و مەترسی بەردەواممان لەسرە احتیاتی خۆمان لەو سنوورانە خستووە، بۆیە لە ئێستادا هەرچەند هێرشەکان زۆریشن بەڵام خۆشبەختانە زیانی گیانیان بەدواوە نییە. و سیروان دەمەوێت ئاماژە بە بابەتێک بکەم. ئەمڕۆ وتەبێژی فەرمی وەزارەتی دەرەوەی ئێران ئیسماعیل باقایی ئاگای ئاماژەی بەوە کردووە کە سنوورەکانمان لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان بە تەواوەتی لە ڕووی ئەمنیەوە پارێزراون، هیچ جموجۆڵێکی تیرۆریستی لە سنوورەکاندا بەدی ناکرێ. ئەمە هەر خۆی وەڵامدانەوەیەکی ڕژێمی ئێرانە لە کاتێکدا هیچ پاساوێک نییە بۆ هێرشکردنە سەر هەرێمی کوردستان. چاودێران ئاماژە بۆ دەکەن کە تەنیا ئەمانە بیانووە لە کاتێکدا نە حیزبەکان نە هەرێمی کوردستان بەشێک نین لەم جەنگە. حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش تا ئێستا خاکی هەرێمی کوردستانیان بۆ هێرشکردنە سەر ئێران بەکار نەهێناوە. بەڵێ، سنوور کەریم، پەیامنێر لە سلێمانی هەرێمی کوردستانەوە، سپاس بۆ زانیاریەکانت سنوور.